دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم دنیای خاڵی ئاراستەی کۆمیسیۆن کردو بۆەوەی کە ئەوانیش ئاگایان لەلایەنەکان بێ لە بانگەشەی هەڵبژاردندا و ژینگە پیس نەکەن و هۆڕن زۆر لێ نەدەن. لە پاڵەوەشدا ڕێگای بالیسانیش هەر نابڕێتەوە کێشەکانی دیسانەوە داخراوەتەوە. ئەمان و چەندین هەواڵی ترم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە زیاتر لە دەرزەنێ خاڵی ژینگەیی بۆ کۆمیسیۆن نارد و داوا دەکات لە کاتی بانگەشەدا لایەنی ژینگەیی لە بەرچاو بگیرێت. کۆمیسیۆنیش ناوی ئەو لیست و قوارانە ئاشکرا بکات کە لە بانگەشەدا ژینگە پیس دەکەن. لە یەکێک لە خاڵەکان داماژە بەوە دەکات پێویستە لایەنەکان لە کاتی گرتبوونەوەی جەماوەری خۆیان بەدوور بگرن لە بەکارهێنانی قافڵەی ئۆتۆمبیل و بڵندگۆ و هۆڕن لێدان چونکە زیان بە هەستی بیستن دەگەێنێت. بە نزیکبوونەوە لە بانگەشەی هەڵبژاردن چەند شەوێکە لە هەولێر کەرنەڤاڵی ئۆتۆمبیلەکان دەستی پێکردووە و بە هەڵواسینی لۆگۆ و ئاڵا و دروشمی لایەنە سیاسیەکان بە شەقامەکاندا دەگەڕێن و قەرەباڵغی دروست دەکەن. ئەوەش لیژنەی ئەمنی پارێزگاکەی هێنایە دەنگ و دەڵێت لە ئەمڕۆ تاوەکو دەرکردنی بڕیاری پێویست لەبارەی بانگەشەی هەڵبژاردن بە هیچ شێوەیەکە و کارانە ڕێگە پێدراو نییە. جادەقیرەکەی بالیسان بۆتە خەونێک بۆ دانیشتوانی دەڤەرەکە بە مەبەستی کارکردن تیایدا ئەمڕۆ جارێکی تر داخرا، بەڵام ئەوە هاوڵاتیانی ناوچەی خۆشناوەتی قایل نەکرد و بەشێک لە دانیشتوانی شکارتە و گوندەکانی دەوروبەری دژی ڕاگررتنی کارەکانی قیرتاوکردن و نۆژەنکردنەوەی ڕێگای شکارتە بالیسان گرت بوونەوە. مەنگور پیرۆت سەرۆکی شارەوانی شکارتە بە 1964 و دانیشتوانی شکارتە مافی خۆیانە چونکە ساڵانێک کە تووشی ئاستەنگی بوون بەوەی خراپی ڕێگاکە. داواکاریان ئەوە بوو کۆمپانیا دەست بەکارکردن لە ڕێگاکە بکاتەوە. وتیشی لەگەڵ خۆپشاندەران و کۆمپانیای جێبەجێکار کۆبوونەتەوە و کۆمپانیا بڕیاری داوە دەست بەکارکردن بکاتەوە و هەر هەفتەیەک 1.5 کیلۆمەتر لە ڕێگاکە تەواو بکات. ئەوکات مەهدی مستەفا بەڕێوەبەری ناحی بالیسان بە 1964 وت لەسەر داواکاری کۆمپانیای جێبەجێکاری ڕێگای بالیسان تەنیا ئەمڕۆ ڕێگاکەدا دەخرێت چونکە قیر دەکرێت. نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی بە 1964 وت هەرێمی کوردستان و ئێران لە هەوڵدان ژوورێکی بازرگانی هاوبەش پێک بێنن بۆی بتوانن پەرە بە پەیوەندی بازرگانەکانی نێوانیان بدەن. ئاماژەی بەوەش کرد لە ئێستادا لە گفتوگۆ و دانوستاندان بۆ چۆنیەتی پێکێنانی ئەو ژوورە و شێوازی چالاکی و دەسەڵاتەکانی. سەبارەت بە گرنگی هاتنی سەرۆک کۆمار و شاندی باڵای ئێران بۆ عێراق و هەرێم لە 12 مانگەدا نەوزاد غەفور وتی بۆ کەرتی ئابووری سەردانەکە گرنگی تایبەتی خۆی هەبوو و کاریگەری لەسەر پتەوکردن و فراوانکردنی ئاڵوگۆڕی بازرگانی و لابردنی ئاستەنگەکان دەبێت. عەلی ڕەشید فرۆشیاری چایە لە ناو بازاڕی ئاسنگەرەکانی جووتقاوە لە کەرکووک 200 جۆری چا دەفرۆشێ و 30 ساڵە ئەزموونی لەگەڵ کارەکەی هەیە. لەلای ئەو هەر چایەک ڕەنگی ڕەش بوو مانایەوە نییە چابێت. عەلی ڕەشید بە 1964 وێت 35 جۆری چای تێکەڵی تایبەت بەخۆی هەیە لە دوکانەکەیدا و مشتەرەکانی لەسەری ڕاهاتوون. چای وەزیرێکێکە لەوانە. عەلی وتی چای تێکەڵی وەزیر کە تایبەتە بەخۆی ناوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو وەزیر و پەرلەمانتارانەی جۆرە چایەکیان دەویست ڕەنگ و تامی جیاوازی هەبێت. منیش بۆم تێکەڵ دەکردن ئیتر ئەو تێکەڵەیەم ناونا وەزیر. ئێستا هاوڵاتی ئاساییش داوای دەکەن و نرخی 1 کیلۆی بە 25,000 دینارە. ئاوڵەکانم پێشکەشکردن شاد.